هەوڵەکانی سەرۆکایەتی کۆماری عێراق بۆ ئاسایکردنەوەی دۆخی شاری کەرکووک بە هەماهەنگی پێکهاتەکانی تری شارەکە بەردەوامی هەیە. نوێنەری سەرۆک کۆماری عێراق ئاشکرای دەکات لەسەر ڕاستپاردەی دکتۆر عەبدولەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق سەردانی کەرکووکیان کردووە لەگەڵ هەموو پێکهاتەکان کۆبوونەتەوە بە ئاراستەی چارەسەرکردنی کێشە هەنووکەیەکانی کەرکووک بە پشتبەستن بە مادەی 140 دەستوری عێراق. مادەی 140 زۆربەی لایەنەکان بە تایبەتی کورد تورکمان پێکەن کۆکن لەسەر جێبەجێکردنی و لایەنەکانی تریش بۆ خۆتان زان قراراتی شوونی شیمالەوە بڕیاری بۆ دەرچوو کۆتایی پێهات ئیلغاکردنی قرارە و قرارەکانی وچی قاسەوەرش بە هەمان شێوە برا عەرەبەکان داوای ئەویان نەکرد کە عەفوعامێک دەربچێ بۆ زیندانیەکانیان لە بەرامبەر ئەوە و ئەوەش بوو خۆزانە و قرارەتەش چۆ دەبواری جێبەجێکردنەوە ئیتر مێن تۆ سەرەوەی کە هەنگاوەکان بندێ و سەرۆک کۆمار زۆر بەبایەخەوە و هەنگاو ئەنێ بۆ جێبەجێکردنی بڕگەکانی ئەو مادانە. بەڕای چاودێران و شارەزایانی بواری مڵکدارەتی لە کەرکووک کێشەکان کە پاشماوەی سیاسەتە چەوتەکانی ڕژێمی پێشوون تەنها بە جێبەجێکردنی مادەی 140 چارەسەر دەبن. ئەو ئیتفاقە سیاسی و تێگەیشتنە سیاسیانەی بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە ماوەی ڕابردووە کراون ئەم هەوڵانە ئێستا بەردەوامی هەیە ئێمە بەرزیان نرخێنین و پێویستی بە یەک ڕیزی هێز و لایەنە سیاسی کوردیەکان هەیە پێویستی بە یەک خیتابی کورد هەیە پێویستی بۆ کوردی دەست دەناو دەست پێکەوە بە بەرنامەیەکی یەکگرتووی یەکان گیر کار لەسەرمە بکەن و پێویستمان بەوەیە بەڕاستی ئێمە فشار بکەین. کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بەشێکن بەشێکی سەرەکین لە کوردستان و بۆیە مادەی 140 تاکە چارەسەرەکە لە دەستوری عێراقی کە دەستورێکی هەمیشەییە و ئەگەر ئێمە بمانەوێت کێشەکان چارەسەر بکرێت دەبێت بە قانون بە یاسا و گرنگی هەڵبژارنی ئەم جارەژەوەیە کە ئەمە شەڕێکی نیشتیمانیە کورد دەبێ هەمووی بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و لێرەوە ئامارێک دروست دەبێت کە ئەمە خۆی لە خۆیدا پاڵپشتێکە بۆ مادەی 140. هەوڵەکانی سەرۆکایەتی کۆماری عێراق وەک پارێزەری دەستور هەنگاونانە بۆ دروستکردنی تەوافقی سیاسی لە ناوچە جێناکۆکەکان بە شێوەیەک کە جێبەجێکردنی مادەی 140 بکرێتە بنەما بۆ یەکلایکردنەوەی کێشەکان بە پشتیوانی هەموو پێکهاتە جیاوازەکان. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.